بە مەبەستی دەربڕینی پشتیوانی و خۆشەویستی و نوێکردنەوەی ئەمەکداری بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت، ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی مەراسیمێکی ساز کرد کە تیایدا چەند بەرگە و چالاکیەک ئەنجام دران. وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵسان بە سازدانی کۆڕێکی ئیمانی بۆ دوو بانخوازی شارەکەمان بۆ پەیمان و بەڵێنامە دووبارەکردنەوە دووپاتکردنەوە لەسەر پابەندبوونمان بە ڕێسکە و ڕێباز و سنەتی پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام. ئەگەر دیفاع لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام عایدی مسلمانان نەبێ، بەرگریکردن عایدی مسلمانان نەبێ، بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالا وعد و بەڵێن و پەیمانی لە پێغەمبەران وەرگرتووە سەرجەم پێغەمبەرانیش دیفاعی لێ بکەن. إلا رسول الله صلى الله عليه وسلم. پیغمبر لای ئێمە خەتی سوورە، هیچ کەسێک بۆی نییە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وەسەلام. مەقامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەم لە دنیا هەم لە ئاخیرەتە بە گەورەی بوو، بە گەورەیش ماوەتەوە. هەر کەسێک بە دوایدا ڕۆیشتی بی بەخوا زۆر بەرز بوویتەوە. هەر کەسێک دژایەتی کردبی لە ڕێیلادابی زۆر سەفیه و نزم و زەلیل و ڕەزیل بووە. لای خۆیانەوە هاوڵاتیان پابەندی خۆیان بە ڕێبازی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دووپات دەکەنەوە و ڕاشی دەگەیەنن هیچ کەس و وڵاتێک بۆی نییە سوکاتی بە پیرۆزیەکانی ئیسلام بکات. هاوکات ناڕەزایی خۆشیان بەرامبەر سەرۆکایەتی پەرلەمان و ئەو هەشت پەرلەمانتارە دەردەبڕن کە پێچەوانەی بیر و باوەڕی گەلەکەیان هەڵوێستیان وەرگرت و پشتیوانیان بۆ ئەوانە دەربڕی کە سنووری ئاینەکەیان بەزاند. ئەوانە کە هاتوونە لە وڵاتی خۆمان بە ناوی زۆرنەی خەڵکەوە بڕیار ئەدەن پشتگیری کوفر ئەکەن، پێویستە ئەوانە لە بەردەم کۆمەڵی مسلمان کە ڕێژەیەکی زۆری کوردستان مسلمانە، سەدان و سالی مسلمانە، پێویستە داوا لێبوردن بکەن جارێکی تریش ئەو کرداوە قەزانەن دووبارە نەکەنەوە. تەماشای تاریخ و مێژوش بکەین، بالفعل ئەوانی کە دژایەتی پێغەمبەریان کرد عەلەیهی سەڵات وەسەلام هەر ئەوان دوا بڕاو بوون، هەر ئەوان لە ناوچوون و ناویان ناشرین بوو، ناوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەرز بوو، بەڵکو لەگەڵ ناوی خوای گەورە لە بانگەکان هەزارە و ملیۆنەها چەند جار و دووبارە کرێتەوە. کە ئەگەرچی پێغەمبەر صلی الله علیه وسلم سوکایەتی پێ ئەکرێت و پێغەمبەر صلی الله علیه وسلم کاری کاتێری لەسەر دروست دەکرێت، ئێمە لێرەدا بڕیار دەدەین و بەڵێن دەدەین ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە هەتا خوێن لە جەستەمان ماوە، هەتا هەناسە ئەدەین، هەتا ژیانمان ماوە، هەنگاو هەنگاو پێنگاو پێنگاو بەرەو ڕووی تۆ دەین و پابەندی خۆمان دووپات دەکەینەوە لەسەر ڕێبازەکەی و هەروە ئیدانی هەموو ئەو سوکاتی و بێڕەزیانە دەکەین کە بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام دەکرێت. ئەو فیستیڤاڵ و مەراسیمە جەماوەریانەی لە چەندین ناوچەی هەرێمی کوردستان بۆ نوێکردنەوەی ئەمەکداری بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و پێشەوای مرۆڤایەتی بەڕێوەبران ئەو ڕاستیان دووپات کردەوە. کۆمەڵی کوردەواری هەردەم لەگەڵ ئاین و بیر و باوەڕی خۆی داڕازگۆ بووە و هەر هەوڵێکیش بۆ دابڕینی کورد لە ئیسلام بێ ئەنجام دەبێت و شکەست دێنێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.